سڵاوتان لێبێ ئازیزەکانم، هیوادارم زۆر باش و سەلامەت بن. ئازیزەکانم، ئێمە وانەی پێشوو لەسەر هەرەوەزی قسەمان کرد، وانەکەمان باسی وەیە کرد، شارێکی زۆر خۆش بوو. ئەمڕۆ ئەم کورتە نووسینێ کە وەک چیرۆکێک دەرەکەوێ، بەڵام ئەگەر وەک چیرۆک حسابیکەین ئەبێ بڵین کورتی لە چیرۆک، چونکە زۆر کورتە و هەندێک لە ڕەگەزەکانی چیرۆکیشی تایە، بە ناوی دەستپاکی. باشە؟ من جارێکی خوێنمەوە، دواتر بۆ ئێوەیشی ئەەکەمەوە بزانم دەستپاکی چییە و چیرۆکەکە باسی چییە کرد و بۆچی ئەم چیرۆکە نووسراوە. باشە؟ ڕۆژێک لە ڕۆژان کرێکارێکی هەژار دیواری ماڵی پیاوێکی دەوڵەمەندی دەڕوخاند. لە کاتی ئیشکردندا تورەکەیەکی پڕ لە زێڕی دۆزیەوە و هەڵی گرتەوە تا خاوەن ماڵەکە هاتەوە. دایەوە دەستی و گوتی: گەورە، ئەمەم تورەکەیم لە کاتی ئیشکردندا دیتەوە. پیاوەکە زۆر دڵی پێخۆش بوو، پێی گوت: لە مێژە ئەم زێڕانم لە ژێر ئەم دیوارەدا شارد بووە و جێگەکەم نەدەدیتەوە. گەلێک بەدوای تاگەڕام، بەڵام نەمدۆزیەوە. نیشانەی ڕاستی ئاخەفنەکەشم ئەوەیە کە 200 لیرەی زێڕی تێدایە. اینجا لە کرێکارەکەی داوا کرد کە زێڕی ناو تورەکەکە بژمێرێت، کە ژماردی دیتی 200 زێڕە. بە دڵخۆشی دایەوە دەست خاوەنی ماڵەکە و خاوەن ماڵەکە. دەوڵەمەندەکەش لەبەر ڕازگۆیی و دەستپاکی 20 لیرەی زێڕیدا بە کرێکارەکە. باشە، باسی دەستپاکیەکە. باشە، سێری ئەم وشەیەکان. دەستپاکی واتە چی؟ دەستپاکی وەک لە چیرۆکەکەشا دەرەکەوێ، واتە ئەو کەسەی کە نیازی باشە و لە دڵیە هیچ کردەوەیکی خراپە نییە، لە بیرکردنەوەیە، لە خەیاڵیە هیچ بیرکردنەوەیکی خراپ نییە، بەردەوام هەوڵەیە ئەو کارانە بکەن کە زیانی بۆ هیچ کەسێکی تر نابێ و لە پێناو خۆشی خۆی ئازاری هیچ کەسێک ناگەێنێ. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە ئازیزەکانم. ئەبێت هەمووتان بەم شێوەی بیر بکەنەوە کە نابێ هیچ کارێک بکەین کە ئازاری ئەوانی تیابێ، بەڵام خۆشی ئێمەی تیابێ بە هیچ جۆرێک. یعنی ئەگەر کارێک بووە هۆی ئەوەی کە ئێمە دڵخۆش بین، بەڵام هاوڕێکەمان، دراوسێکەمان، هاوپۆلەکەمان، تەنانەت ئەگەر کەسێک نەشیناسین بەهۆی ئەو ئازاری پێکەی زیانی بەرکەوت، ئێمە نابێ بیری لێ بکەینەوە، ئەو کارێکی باش نییە. ئەگەر بڕیار وایە ئێمە دڵخۆش بین، ئەبێ هەمومان بە یەکسانی وەکو یەک دڵخۆش بین. نابێ من دڵخۆش بوو هاوڕێکەم بێتاقەت بێ، یان من و هاوڕێکەم دڵخۆش بین بەڵام یەکێکی تر کە نایناسین، تەنانەت کە خەڵکی شارەکەی ئێمە نییە، کە خەڵکی وڵاتەکەی ئێمەش نییە، ئازاری هەبێ ئێمە بەلامانەوە ئاسایی بێ. ئێمە بێ خاوەنی ئەو شتانە بین کە خۆمان بەدەستێنین، بە هەوڵ و ماندووبوونی خۆمان، بە ئارەقەی ناوچەوانی خۆمان بەدەستێنین. ئێمە بێت تەنها خاوەنی ئەو شتانە بین، خاوەنی شتێک نەبین کە هی ئێمە نییە، کە یەکێکی تر ماندوو بووە بۆی کە بەدەستی هێناوە. چۆن ئەمە؟ یعنی چی؟ ئەمە بۆ نمونە تۆ لەگەڵ دایکتا چی بۆ بازار، دایکت بێگومان ئیشی کردووە، ماندوو بووە و پارێکی بەدەزێناوە بوو، پارەیە کڵاوێک بۆ تۆ کڕێ. باشە؟ و تۆژی لاکە بی کە لەگەڵ یاچی بۆ بازار هەتا کڵاوەکە ئاکڕن. ئێوە هەردووکتان ماندووە بن، کڵاوەکە ئەهێنی تۆ ماڵەوە، زۆر زۆر دڵت پێی خۆشە بێ لە سەریەکەی، دواتر پێوەیە چی بۆ مەکتەب، لەبێ لەگەڵ هاوڕەکاندا یاریەکەن بۆ ماوەیەک لەسەر دایەکەنی، دوای یاریەکە ئەتەوێ بچیت هەڵی گریتەوە، بەڵام لەوێ نەماوە. لێرەیە تۆ دڵت ناخۆشە بێ، پێت ناخۆشە بێ کە کڵاوەکەت براوە، کە لە کاتێکا کڵاوەکەش هیتووەیە بەهۆی ماندووبوونی دایکتەوە، بەهۆی ماندووبوونی خۆتەوە بەدەست هاتووە، بەڵام یەکێکی تر هاتووە کڵاوەکەی هەڵگرتووە بۆ خۆی، بەبێەوەی هیچ ماندووبوونێکی هەبوو بێ لە بەدەزێنانی کڵاوەکەیە. کەواتە ئەمە غەڵەتە، ئەمە شتێکی باش نییە کە کەسێک ئەبێت بە خاوەنی شتێک بەبێ ئەوەی هیچ ماندوو بوو بێ بۆ بەدەزێنانی ئەو شتە. بۆ نمونە کڵاوەکەی تۆ، ئەمە بۆ هەر شتێکی تریش بێ، بۆ جانتاکەت، بۆ دەستکێشێکت، بۆ هەر شتێکی تر بێ کە تۆ پێت ناخۆشە بێ کەسێک شتەکانی تۆ بات و بۆت ناهێنێتەوە،
بێکمان خەڵکیش پێی ناخۆشە بێکاتە تۆش نابێ بە هەمان شێوە شتێکە هی کەسێکی ترە هی هاوڕێکەتە هی دراوسێکەتە هەر کەسێکی ترە بیبیت و دواتر بۆی نەبیتەوە یان بەبێ پرس بیبی ئەمە غەڵەتە بە هیچ شێوەیەک باش نییە و ڕەنگە دواتر ناکۆکیش بکێتە نێوان تۆ و کەسانیت چواردەوتەوە کە شتەکان یان تۆ ئەی بێ یان ئەوەی بە هەر جۆرێکیان بێ ئەمە کارێکی باش نییە. باشە من حەزەکەم یەک پەندی کوردی هەیە زۆر جوانە حەزەکەم بۆتان بنووسم دواتر قسەی لەسەرکەم. پەندەکە ئەڵێ چی؟ ئەڵێ تا ئارەق نەڕێژیت شیرینی ناچێژیت. ئەم پەندێکی کوردیە تا ئارەق نەڕێژیت شیرینی ناچێژیت. باشە جوان دێڕەکە بخوێنەوە منیش ئێستا باسی یەکەم ئەگەر کەمێک بۆتان قورسە. ئەمە بەس لەمە چییە؟ مە ئەڵێ تۆ هەتا ماندوو نەبی بە کارێکەوە دواتر بەرهەمی ئەو کارت ناتوانانی بەخۆشی بیخۆی. لێرەیە کە ئەڵێ شیرینی ناچێژیت مەبەستی ئەوە نییە کە خواردنێکی شیرین بخۆیان مەبەستی لە خواردەمانی بێتەنها ئەمە مەبەستی ئەو کارانەیە کە ئێمە دڵمان پێی خۆشە و بەلامانەوە وەکو وا بە شیرین بێ. بۆ نمونە کاتێک کە تۆ لەگەڵ هاوڕەکان تا یاریەکەی ئەو یاریەش ئەوەنە خۆشە ئەها جارێ وایە کە بۆ یەکێکی وەسفەکەی ئەڵی ئەوەنە خۆش بوو ئەڵی نەقوڵێکی شیرین بوو. ئەمە جۆرێکە لە وەسفکردن. ئێمە بەردەوام کە وەسفی شتێکەکەین بە شتێکی تری توێنین. باشە ڕێکاڵێت تا ئارەق نەڕێژیت شیرینی ناچێژیت. با من بە نمونەیەک بۆتان بێنمەوە. بۆ نمونە ڕۆژێک هەڵەسی لە خەو دوایەوەی ئەچی دەمو چاو دەشۆی نانەکەتە خۆی دواتر ییتەوە سەیری ژوورەکەتەکەی پەش و بڵاوە کتێبەکانت لەو ناوە بڵاو بوونەتەوە ژوورەکەت بیستە دەمێکە پاکت نەکردوێتەوە بڕیاری ئەو ڕۆژە چی بکەی ژوورەکەت پاک بکەیتەوە دەستەکەی بە پاکردنەوەی ئیتر کتێبەکانە خەیتەوە جێگەی خۆی جلەکانە خەیتەوە جێگەی خۆی شتێکەی ژوورەکەی خۆت نەبووە لە ژوورەکانی تر بۆ پێویستیەک بەکاردهێناوە دواتری گەڕێنیتەوە پەنجەرەکە پاکەکەیتەوە و شوێنانی کە پیسبم پاکەکەیتەوە و دواتر هەموو ئەوانەی تر تۆ ڕەنگەم سعاتێک خەریکی ژوورەکەت بی دواتر کە تەواوی هیلاکە بی هەستەکەی ئارەقت کردوێتەوە. بەڵام کەست ئەم جاریان سەیری ژوورەکە دەکەیتەوە وەکو پێشتر نییە. ئەم جاریان پەش و بڵاو نییە. ئەم جاریان ژوورێکی پاک و تەمیز پاک و خاوێن هەموو شتەکان لە شوێنی خۆیانەوە تۆش دیمەنێکی جوان دێتە بەرچاو بۆیە ئاسوودابی. تۆ لەبیە ئەو ئارەقەت ڕشتووە کە ئەو ماوەی ئەو سەعاتە لە جیاتیەوەی یاری بکەی کارێکت کردووە بەڵام لە بەرامبەر ئێوەشا دیمەنێکی شیرین شتێکی خۆشت لێ بەدەستێنەوە. ئەمە مەبەستمان چییە لەم قسەیە؟ ئەوەیە کە تۆ ئەبێ بۆ هەموو کارێکمان دوو ببیت کار بکەیت هەوڵ بدەیت بۆ ئەوەی کە چیبی بۆی دوایی کە شتێکی خۆشی لێ بەدەستبێنی. ئیتر ئەو شتە هەر شتێکە. ئێوە هەرگیز نابێت لە کارکردن لە ماندووبوون بێتاقەت بن یان بترسن بڵێ ئەم ئیشە هیلاکمەکە حەز ناکەم من حەزم لە ماندووبوون نییە. ئەمە بیرکردنەوەیەکی باش نییە. بۆ لەبەرەوەی ماندووبوون شتێکی ناخۆشیش نییە. من ناڵم زۆر ماندوو بووین کەوا بکاتە زیانی هەبێ بۆ سەر تەندروستیمان نا بە هیچ شێوەیەک بەڵام ماندووبوون شتێکی ئەوەنەش ناخۆش نییە. تۆ بۆ نمونە یاریەکەکەی هەر یاریەک بە یاری ڕاوڕاوێنە چاوشارکیە دووگۆڵیە خۆ یاریانە ماندووە بی پێوی وایە عارەقی شەکەیتەوە وایە بەڵام لە بەرامبەریە چیەکەی خۆشە یاریەکە چێژی لێبینی. یان بۆ نمونە هەندێک تا هەستانە کرد ببن بە گۆرانی بێژە نەکتار حەسانە کرد ببن بە ئەکتەری سینەمای ئەزانن بۆی کە فیلمێک دروستکە یان گۆرانیەک ئامادەیکەی دواتر بیڵێ ماندووبوونێکی زۆریەوێ بەڵام ئەو ماندووبوونش خۆشە. یان تەنانەوانەیە بن بە یاریزان دووگۆڵیەکەن ماوەی ساعت و نیوێک زیاتر لە ناو ساحەیەکە کە یاریەکەن سیرکەن هەموو گیانیان ئارەقە کاتەوە بەڵام لە بەرابەریە خۆشە. بۆیە ماندووبوون شتێکی ناخۆش نییە. بۆ من هەوڵما باسی ماندووبوون بکەم بۆی کە بڵێم ئێمە بۆی ئەو شتانی بەدەستیانێنین ئەبێ ماندوو بین.
باشە ئێمە هەر شتێک کە بمانەوێ ببین بە خاوەنی ئەبێ ماندوو ببین لە پێناویە و نابێ بەناحەق دەست ئێمە بکەوێ ئەگەر هەر شتێکە هی یەکێکی ترە ئێمە بەدەستی بێنین ئێمە بێ ماندوو بین ئەجا شتەکانمان بەدەست بینی هەروەکو ڕوونیشم کردەوە ماندوو بوون شتێکی ئاساییە و زۆریش گرنگە بۆ ئێمە. باشە بابەتەکەی ئێمە ئەمە بوو و بێگومان متمانم بە ئێوەیە کە هەمووتان ببن بە کەسێکی دەستپاک هەم لە ئێستاە هەم لە داهاتووە کە ئەبن بە خاوەنی ئیشی خۆتان هیچ کاتێک بیر لەوە نەکەنەوە شتی کەسێکی ترداگیر بکەن بۆ خۆتان ئەمە شتێکی باش نییە. بابەتەکەشمان زۆر کەمە من جارێکی تر بۆتانە خوێنمەوە دواتر ئێوەش خۆتان چەند جارێک بیخوێنەوە وەروەها هەمووشی بنووسنەوە چونکە زۆر کەمە ماندووتان ناکات دڵنیا بم و باسیشمان کەرەگەر ماندووشتان کە دواتر چێژێکی لێ بەدەسێنی کە فێربوونی نووسینە کە خێراترکردنی نووسینە کە وەکو لە پۆلە ئیشمان لەسەر کرد جوان نووسیە. باشە دەستپاکی ڕۆژێک لە ڕۆژان کرێکارێکی هەژار دیواری ماڵی پیاوێکی دەوڵەمەندی دەڕوخاند. لە کاتی ئیشکردندا تورەکەیەکی پڕ لە زێڕی دۆزیەوە هەڵی گرتەوە تا خاوەن ماڵەکە هاتەوە دایەوە دەستی و گوتی گەورەم ئەم تورەکەیم لە کاتی ئیشکردندا دیتەوە. پیاوەکە زۆر دڵی پێخۆش بوو پێی گوت لە مێژە ئەم زێڕانم لە ژێر ئەم دیوارەدا شاردبووەوە و جێگەکەم نەدەدیتەوە. گەلێک بە دوایدا گەڕام بەڵام نەمدۆزیەوە. نیشانەی ڕاستی ئاخافتنەکەشم ئەوەیە کە 200 لیرەی زێڕی تێدایە. اینجا لە کرێکارەکەی داوا کرد کە زێڕی ناو تورەکەکە بژمێرێت کە ژماردی دیتی 200 زێڕە. بە دڵخۆشی دایەوە دەست خاوەن ماڵەکە. دەوڵەمەندەکەش لەبەر ڕازگۆیی و دەستپاکی 20 لیرەی زێڕیدا بە کرێکارەکە. بێگومان دەوڵەمەندەکە ئەو کەسی کە خاوەنی زێڕەکە بوو لە پایەوەی کەم کەسە دەستپاک بوو 20 لیرەی لە زێڕەکەدا بەو پیاوە هەژارەکە. بەڵام لە کاتێکە ئەگەر ئەم دەوڵەمەنە 20 لیرەشی نایە بە کرێکارەکە بە پیاوە فەقیرەکە ئەو هەر پەشیمان نەبوو لە کارەکەی بڵێ مادام و ئەبوو هەر 20 لیرەی بامە ئەبوو هەر هیچ نەبێ دیارێکی پێ بەخشیمایە لە بەرەوەی منەوەم بۆ دۆزیوەتەوە ئەنجام مایە نا ئەو لەبەر ئەو لەبەر دەستپاکی ئەم کارێکی لە بەرەوەی حەزیە کرد دەستپاکی نەک لە بەرەوەی کە دیارەک وەرگێ. باشە سیرکەن لە ڕاهێنان دوو ڕاهێنانی تایە زۆریش ئاسانە. ئەمەیان ئەم 5 وشەیە کە ئەڵێ بیکەرە ڕستەوە هەروەک لە قوتابخانەش چەند جارێک ئەمەمان کردووە کە هەڵا سایت بۆ نمونە ڕستەیەکت بە هاوڕێکەتەوە وت و ئەویش لەسەر تەختەکەی نووسی هەریەک لەمانە بکەنە ڕستەیەکەوە ئەمەش ڕاهێنانێکی ئاسانە بە خوێندنەوەی بابەتەکە وەڵامەکانیتان دەستەکەوێت کە تەنها وشەیەەکە کە بێ بێگومان بزانی کە چ وشەیەک گونجاوە بۆم بۆ شایە لەویە هەموو وشەیەک بۆ شوێنی خۆی گونجاوە نەک شتێکی نەگونجاو بخینە شوێنێکی نەگونجاوە. باشە بابەتەکەمان هەرەوەنەیە هیوادارم سووتی هەبوو بێت و زۆر سپاس بۆ گوێگرتنتان.